شۆڕشی ئێران مژدەدەری ئاڵوگۆڕی کۆڵی کۆمەڵایەتی فەرهەنگی و سیاسیە. کۆماری ئیسلامی بە شوێن قەتڵی حکوومەتی مەجید ڕەزا ڕەهنەوەرد و موحسین شکاریدا لە زیندان، بە کوشتنی محەممەد مهدی کەرەمی و سەید محەممەد حسەینی جارێکی تر دەستیدایە جەنایەت. بێگومان بیستنی هەواڵی ئەعدامی ئەو لاوە ناڕازیانەی کە بۆ دادپەروەری و ئازادی خەبات دەکەن و خوازیاری ژیانێکی شیاوی ئینسانی بوون، دڵی هەموو ئینسانێکی شەریف ئازار ئەدات. بەڵام ئەم جۆرە جنایەتانە ناتوانێ ڕەوتی بەرەوپێشی شۆڕشی خەڵک بۆ ڕزگاربوون لە دەست ئستبدادی حکوومەتی ئینسان کوژی ئیسلامی ڕابگرێت. ئەعدامی ئەو دوولاوە لە ڕاستیدا نیشانەی داماوی و زەبوونی حکوومەتی ئیسلامیە، نەک بەهێزی و ئیقتداری. ئەعدام، کوشتنی خیابانی و تیرۆر تەنیا شکرد و بژاردەی حکوومەت بووە بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ خەڵکی وەگیان هاتوو لە ماوەی نزیک بە 4 مانگ کە بەسەر درێژەی شۆڕشێکدا تێدەبەڕێت کە ناوی ژینا ئەمینی ڕەمزی بەرپابوونیەتی. حکوومەتی ئیسلامی هەر شتێکی لە توانایدا بووە بۆ تێکشکاندنی ئەنجامی داوە و ئاکامەکەشی ناکامی بووە. تیرۆر، قەتڵە حکوومەتیەکان لەسەر شەقام و ئەعدام لە زیندانەکاندا ڕەوتی بەرەوپێشەوەی شۆڕشی ڕانەگرتووە و ڕایشی ناگرێت. بە قەتڵی حکوومەتی ژینا قین و تووڕەیی پون خواردوو لە ژێرپێستی شار و کۆمەڵدا تەقیەوە. ئێمە لەم ماوە کورتەدا شاهدی بەرپابوونی شۆڕشێکی بەهێزی سیاسین کە هاوکات گەلێک لە پەیوەندیە کۆن و پرتوکاوە کۆمەڵایەتیەکانیشی کردووەتە نیشانە. ئامادەی بەرینی ژنان کە بۆ یەکەم جارە لە مێژووی ئێراندا بووەتە خاوەنی پشتیوانی پیاوانی یەکسانی خواز لە ئاستی ناوچەکە و دنیادا کەم وێنەیە. شۆڕشی ساڵی 1357 کە لەلایەن ڕەوتی مەزهەبیەوە دەستی بەسەرداگیرا و حکوومەتێکی مەزهەبی شیعی گەیاندە دەسەڵات، لەسەر خوێن، شەڕ، تازیەباری، سینەزەنی، مەرگ و شەهادەت، بێگانە هەراسی و نەفرەت لە هەموو دیاردەیەکی نوێ و مدرن ئەمڕۆوی زانستی بوو دامەزرا. بەڵام شۆڕشی ژینا ڕاست لە ئاڕاستەی پێچەوانە و بۆ سڕینەوەی هەموو بابەتە کۆن و نامرۆیی و دزێوە کۆمەڵایەتی و سیاسیەکانی سەرچاوەگرتوو لە بەدەسڵات گەیشتنی حکوومەتی مەزهەبیەوە بەرپا بوو. لە شۆڕشی ژینادا دروشمی ژن، ژیان، ئازادی، ڕەنگدانەوە و دەنگدانەوەی خواست و ئاواتەکانی زۆربەی خەڵکی ئێرانە. ئەو چەمک و مەفهومانەی کە ڕاست لە دژایەتی و بە پێچەوانەی فەرهەنگی کۆنەپەرستانە و دامەزراو لەسەر نایەکسانی ژن و پیاوە. لە شۆڕشی ژینادا تەنیا سەرنج نەخراوەتە سەر پەراوێز خستن، لاوازکردن و سەرئەنجام تێکشکاندنی ئیقتداری مەزهەبی، بەڵکو تێکشکاندن و سڕینەوەی پیرۆزی لە سەرجەم دیاردە و سمبولە مەزهەبیەکان ئامانجە. ئەوەی هیوا بە سەرکەوتنی ئەم شۆڕشە لە دڵاندا دەپشکوێنێ درێژەی حوزوری ژنان و لاوان، کرێکاران و زەحمەتکێشان، خوێندکاران و قوتابیان، هۆنەرمەندان و وەرزشوانان، فەرهەنگیان و خانەنشینان و بە کورتی بەشێکی بەرین لە خەڵکی کۆمەلگایە لە ماوەی 3 مانگ و 20 ڕۆژی ڕابردوودا بە پێشەنگایەتی ژنان. ئاستی جەماوەری بوونی ئەم بزوستنەوەیە بەتایبەت لە کوردستان و بەلوچستان کەم وێنەیە. ئێستا ئەم بزوستنەوە کۆمەڵایەتیە گەورە و بەرینە بەرەو ئەوە دەچێت تا جەماوەری بەرینی کرێکاران لە ناوەندەکانی گەورەی بەرهەمهێنان لەخۆ بگرێت و هەر ئەم ڕاستیەشە ناقوسی مەرگی ڕژیمی لێداوە. شۆڕشی ژینا نەتەنیا حکوومەتی ئیسلامی لە ئێران بەڵکو لە سەرجەم ناوچەکەدا تەنگی بە حکوومەتە مەزهەبی و ستەمکارەکان هەڵچنیوە. بەدەسڵات گەیشتنی ڕژیمی ئیسلامی لە ئێران بوو بەهۆی شکڵگرتنی تاڵیبان، داعش، حزبوڵڵا و باقی ڕەوتە دەمارگرژ و توندڕەوە شیعە و سونیەکان. ئەم شۆڕشە ڕاست لە خاڵی پێچەوانەی ئەودا ناوچەکەی بۆ جەریاناتی کۆنەپەرستی مەزهەبی نائەمن کردووە و مژدەدەری ئاڵ و گۆڕەقوڵە کۆمەڵایەتی، فەرهەنگی و سیاسیەکانە.